بانگەشەی پێشوەختە یەکێتی و پارتی لە ڕێگای سەرکردە سەربازیەکان دەستی پێکرد. بەرپرسانی پێشمەرگە بەربوونەتە گیانی یەکتر و سەرقاڵی هەڵدانەوەی مەلەفە تایبەتەکانن. جانگخوازە بازرگانەکان بە لێدوانی فەیسبووک خەریکە دۆخەکە دەڵشڵقێنن. لێدوانیان جوڵەیەکی نائاسایی بەس بوو بۆ ئەوەی جارێکی تر پەیوەندی هەسیارەکانی نێوان بەرپرسانی سەربازی یەکێتی و پارتی بتەقێتەوە. هەر بۆیە لێدوانێکی کەمال کەرکووکی و وەڵامدانەوەی لەلایەن میدیای فەرمی یەکێتی دۆخەکەی ئاڵۆز کرد. کەمال کەرکووکی لە دیدارێکی میدیادا لەبارەی ڕووداوەکانی هەکاری گوتبووی عەلی ئەسکەری دکتۆر خالید کاتێک بەدیلی کەوتبوونە دەستی پارتی دانیان بەوە داناوە کە لەلایەن خودی سکرتێری یەکێتی و چەند سەرکردەیەکی ئەو کات فێڵیان لێکراوە بە ئەنقاس بەدەستراون. لێدوانەکەی کەرکووکی ئاگری لە یەکێتی و سەرکردە سەربازیەکانی ئەو حیزبە بەردە و ئەوانیش هەرزوو بە تەشهیر و گاڵتەکردن بە سەرکردەکەی پارتی کەوتنە وەڵامدانەوە. میدیای فەرمی یەکێتی کەوتە پێش سەرکردە سەربازیەکانی حیزبەکەی و بە وەڵامدانەوەیەکی درێژ بەڵۆپیستەوزی بۆ بەرپرسانی سەربازی هەڵکرد. کاتێک گوتی کەمال کەرکووکی و بەرادەرەکانی ئەو کاتەی لە کەرەج بوون پیلانی کوردکوژی و براکوژیان دادەڕشت و هیچ مێژوویەکی پاکیان نییە تا شانازی پێوە بکەن، بۆیە ناحەقیان ناگرین درۆ و دەلەسا هەڵبەستن. دوای وەڵامەکەی میدیای یەکێتی ڕەوەندی بەلا مەحموود گوتی کەمال کەرکووکی ئەو پیاوەی کەناسەکەی تا ئێستا تەقی پێ نەکراوە. بێگومان وەڵامدانەوەکانی یەکێتی بێدەنگی بە دواوەدا نەهات، باڵکو کاتێک کەمال کەرکووکی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بەست پەیوەست بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و ئەگەری بەستنی هاوپەیمانی لەگەڵ یەکێتیدا گوتی ئەوان هاوپەیمانی لەگەڵ حیزبێک نابەستن کە هەموو گیانی خیانەت و ناپاکیە و کەرکووک و نیوەی خاکی کوردستانی فرۆشتووە. ئەم وەڵامکاریەی بەرپرسانی هەردوولا لە کاتێکدایە دۆخی پەیوەندیەکانی هەردوو حیزبەکە لەنێو حکوومەت لەو پەڕی خراپی و لەنێو وەزارەتی پێشمەرگەش لە تەقینەوەدایە و هەردوولا بەش و ماڵی خۆیان لەو وەزارەتەدا جیا کردوێتەوە. هەردوو لایەن لە ناکۆکیەکی تونددان لە نێوخۆی کوردستان و لە بەغدادیش بەردەوا سەرقاڵی یەکتر شکاندنن. لە ئێستاشدا وەڵامکاری هەردوولا هێندەی تر دۆخەکەی توندتر کردووە و ناشزانرێت کەی و چۆن ئەو قەیرانە سەربازیە کۆتایی پێدەهێنرێت. بێگومان تا بێت هەڵمەتی بانگەشەی پێشوەختە گەرمتر دەبێت و هەردوولا سڵناکەنەوە لە دەستبردن بۆ نهێنی و مەلەفە تایبەتەکان و یەکتر شکاندن. بۆ نمونا 3 ڕۆژ بەر لە ئێستا و لەسەر شاشەی کورسات ئاسۆمامەندی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی بۆ قسەکانی کەمال کەرکووکی گوتی ئەو پیاوێکی ترسنۆکە و لە شەڕی داعاش ڕای کردووە. دۆخەکە هێشتا هێور نەبووتەوە و جارجار میدیای فەرمی یەکێتی وەڵامێکی کورتی قورسی دژ بە پارتی دادەنا تاوەی دوێنێ داواکاریەکانی دادگای ئاسایش لە هەرێم بڵاوکرانەوە کە تیایاندا داوای ڕادەستکردنی وەهاب خەڵەبجەیی لە کامکاری عەرەبی و پۆلیسی ئینتەرپۆڵ دەکات و واکو تۆمەتبار و حکومدراوی سەرەکی ڕووداوی کوشتنی هاوکارجار دەیداتە قەڵەم. ئەمەش هێندەی تر دۆخەکەی شڵقاند و هێندەی تر هەردوو حیزبە سەرەکیەکەی کوردستانی لێک دوور خستەوە و دەستی سەرکردە و بەرپرسە باڵاتانیشی وڵاتر کرد بۆ ئەوەی زیاتر و ورتر بەر ببنە گیانی یەک و مەلەف و نهێنی یەکتر بڵاو بکەنەوە.